سڵاو قوتابیانی خۆشەویست مام سعالی باپرسایی لەگەڵتان ئەبم لە بابەتێکی نوێ لە دەنگەکان sounds in English لە دوای ئەوەی کەوا لە ڤیدیۆ وانەی یەکەم باسی چێ و جێمان کرد لەگەر شێ ژێ ئەوڕۆ ئینشاءالله باسی دوو دەنگێکە ئەکەین ئەویش چیە فێ لەگەر ذێ فێ و ذێ طبعاً هەردووچیان لە چ پیتەر لێتەرێک دروست ئەبن لە TH دروست ئەبن بەڵام تێبینیەکاندان چاو لەسەر بی ئێستا بزانین سەرەتا وێنە و ڕسمی فێ کووە بەو شێوازەیە ئەوە فێ بەو شێوازەیە دەنووسرێ بەڵام ذێ بەو شێوازە دەنووسرێ وەکو فاریزەیەکە خەتێکی بەسەرداهاتی ئەوە چی ئەوە ذێە ئەوە فێە عادەتەن THەکان ئەگەر ئی لەگەردا نەبوو ئەوە بە فێ دەخینرێتەوە بەڵام ئەگەر ئی لەگەردا بوو بە ذێ دەخینرێتەوە بە گشتی يعني بەڵام لە هەندێک جێکمان ئێکسەکشنیان هەیە يعني کەواتە هەندێک شازمان هەیە ئینشاءالله وانیش باسەکەین بۆ نمونە ئێستا گەر مقارنەی بکەین لە مابەین ئەو دوانە بزانین چیان بە فێ دەخینرێتەوە چیان بە ذێ دەخینرێتەوە ئەو وشەی ئەو یەک دوو سێ چار ئەو چار وشانە تەماشا بکەن برێف بە فێ خوێندراوەتیەکە چکە ئی لەگەردانیە برێف بەڵام لەوەی دووەم دەڵێن بریذ بە ذێ خوێندراوەلەوە چکە گوتمان ئی لەگەردایە ئەوی دووەم کلۆث کە دەڵێن کلۆث THەکە بە فێ خوێندراوە چکە ئی لەگەرنیە بەڵام کلۆدس لێرانە ئی لەگەردایە بە ذێ خوێندراوە ساوث بە فێ خوێندراوە لێ دەرێتێ سەذن بە ذێ خوێندراوە ئەگەدار بە وشێکی مهمە وێرث بە فێ خوێندراوە بەڵام لێرانە لەبەر وایەکی لەگەردایە چکە وایش هەندێک جار دەبیتە بزوێن دەبیتە وێرذی کەواتە ئەو شێش مهمە ئاگادار بن بەگشتی وەی کە باسمان کرد ئەگەر بەبێ ئی بوو بە فێ دەخینرێتەوە بەڵام ئەگەر بە ئی لەگەردا و بە چ دەخینرێتەوە بە ذێ دەخینرێتەوە وهەندێک وشەی دیکەشمان هەیە وە زیاتر thumb think three thought healthy thirsty thief method لەگە through ئەوانش هەم بە چ خوێندرانەوە بە فێ خوێندراتەوە دەڵێ PTTH لە کۆتا بە فێ دەخوێندرێتەوە ئەوانەی کە لە کۆتایشمان هەیە وەکو width youth truth month لەگەر faith لەگەر both ئەوانە هەموو بە چ خوێندرانەوە بە فێ خوێندراوە بەڵام دوو شەمانەیە هەرچەندە لە ئاخریشە بەڵام بە فێ ناخوێندرێتەوە دی بە چ دەخوێندرێتەوە بە ذێ نمونە نووسمان بێت گەلە لەم دوو شانە with لەگەر smooth هەرچەندە THەکە لە کۆتایش هاتیە بەڵام لێرە بە ذێ خوێندراوە بەڵام لێرە بە پێچەوانە و بە چ خوێندراوە بە فێ خوێندراوە جاری وا لە ئیمتیحانی بەو شێوازە لەو تێکەڵ دەکرێت دەبی ئاگادار بی ئێستا مە تازە باسمان کرد گوتمان هەر کاتەکە ئەگەر ئیان لەگەردا بوو بە ذێ دەخوێندرێتەوە دەڵێن father brother other then these تەماشا هەموو ئیان لەگەردایە بە چ خوێندرانەوە بە ذێ خوێندراوە بەڵام دیسان چمان هەیە هەندێک شمان هەیە دەڵێ ئەگەر هاتوو ئیان لەگەردا بوو بە ذێ ناخوێندرێتەوە دی بە چ دەخوێندرێتەوە بە فێ وەکو چێ ئەو شان لە خۆتان بزانن ثیەتە مەسرح یعنی شانۆ نارێن ذیەتە هەرچەندە ئیشی لەگەردایە بەڵام فێ دەخوێندرێتەوە دەڵێن ثیەتە دووەم theory تەماشا ئی لەگەردایە ئەمە پراتیکمانەیە لەگە theory ئەوە بە فێ خوێندراوە theft دز کەواتەوەش بە چ خوێندراوە بە فێ لەگە theme ئەوە لە شعر هەیە لەگە thesis ئەوانە هەمویان بە چ خوێندرانەوە بە فێ خوێندرانەوە ئاگادار بە جاری وایە ئەوانە لەگەرەوەی لێ تێک دەبی ئەگەر گوتمان تازە چکە تێبینیەکمان باس ئی لەگەردا و بە ذێ دەخوێنێتەوە بەڵام بە بێ ئیەکە بە فێ دەخوێنێتەوە بەڵام ئەوە هەرچەندە ئیشی لەگەردایە بە چ دەخوێنێتەوە بە فێ دەخوێنێتەوە ئێستا بینە سەر هەندێک پرسیار ئەوانەی کە لە ئیمتیحانی هاتینەوە شێوازی ئیمتیحان بزانین کووە دەڵێ the letter TH ئاگادار بە the letters TH چکە لەبەرەوەی دوو پیتە لێ دەڵێن the letters TH are not pronounced بابە دەڵێ بە فێ نەخوێندرێتەوە کەواتە ئەگەر بە فێ نەخوێندرێتەوە ئەمە چمان دەوێت ذێمان دەوێت ئەمە فێمان ناوێت چکە ئەمە دەڵێ THمان بووێ بە فێ نەخوێندرێتەوە کەواتە بە چ بخوێنێتەوە بە ذێ بۆ نمونە تازە باسمان کردی clothes دەڵێ مامۆستا ئەوە ڕاستە لۆ چکەوە بە فێ ناخوێندرێتەوە ئی لەگەردایە بە ذێ دەخوێندرێتەوە کەواتە کەممان ڕاستە feather دیسان ئی لەگەردایە ئەوەشە بە چ دەخوێندرێتەوە بە فێ ناخوێندرێتەوە though لە سەرەتایە لێرانە ئەوەش بە though دەخوێندرێتەوە بەڵام ئەگەر هاتوو یەک تی لە کۆتایی هەبوایە تیەک لێرە ذۆیەکە دەبووە چ دەبووە thought یعنی ذەیەکە دەبووە چ دەبووە فێ بەڵام ئێستا لەبەرەوەی
چی لەگەردانیە تی لەگەردانیە کەواتە بەدۆ دەخینێتەوە کەواتە مەچمان دەوێت دەڵێ بەثێ نەخیدرێتەوە هەر هەمویان بەثێ ناخیدرێنەوە بەذێ دەخیدرێنەوە کەواتە وەڵامە ڕاستەکەمان چییە all یان all of them are correct یان ڕاستن ئەو بەرز بە پرسیاری یەکەم پرسیاری دووەم the letters دیساپیتەکانی th are pronounced th ئەو جارێ بەثێ بخیدرێتەوە بۆ نمونە clothes ئەو بەذێ دەخیدرێتەوە ئەوە هەونیە father هەونیە کەواتە healthy کەواتەوە بەثێ خینەوە وەڵامە ڕاستەکەمان چییە وەڵامە ڕاستەکەمان سیە بابە ئەوەش هەردوو دەنجی ثێ و دێ کۆتاییمان پێینە ئینشاءڵڵا چاوتان لەسەر ڤیدیۆکان بی لە دەرسی داهاتوو باسی دوو دەنجی دیکە ئەکەین کە دوو دەنجی زۆر مهمە ئەویش چۆنیەتی خوێندنەوەی دێ ساوند لەگەر سێ ساوند یعنی هەردوو پێتی دێ و سێ چۆنیەتی خوێندنەوەیان تاوەکو ڤیدیۆکی تر و وانەیەشتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ